بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە تێگڕای داهات و خەرجی مانگاناکەین بۆ هەرتاکێک لە هەرێمی کوردستان کە دەستەی ئاماری هەرێم هەروەها بانکی دەولی لە ساڵی 2023-2024 ئەم بابەتیان ئەنجام داوە. باش تێگڕای داهات و خەرجی مانگانە بۆ هەر تاکێک لە هەرێمی کوردستان لە ساڵی 2023-2024 بەپی پارێزگاکان بەڕێزان بەم شێوازێ لە پارێزگای هەولێر هەر تاکێک داهاتەکەی 266,000 دینارە، بەڵام خەرجەکەی 323,000 دینارە، واتە هەر تاکێک 57,000 کورتێنانی هەیە. لە سلێمانی داهاتی تاک 259,000 دینارە، بەڵام خەرجەکەی 300,000 دینارە. دیسانە لێرەش 41,000 دینار باوڵین کورتێنان هەیە. لە دهۆک داهاتی تاک 178,000 دینارە، بەڵام خەرجیەکەی 266,000 دینارە کە لەوێش کورتێنان 88,000 دینارە. لە هەرێم بە شێوازێکی گشتی تاک 247,000 دینار ئەگەر هەموو هەرێمی کوردستان و پارێزگاکان کۆبکەینەوە، داهاتی تاک 247,000 دینارە لە کاتێکدا خەرجەکەی 302,000 دینارە کە بەمەش 55,000 دینار کورتێنانە بێت. ینی بۆ نمونە ئەگەر خێزانێک لە 5 کەس پێگات بێت، بۆ نمونە لە هەرێمی کوردستانە هەر مانگێک 55,000 کەم بێت ئەکاتە نزیکی 600,000 دینارێک کە ئەو داهاتەی هەیەی نزیکی 260,000 دینار کورتێنانیە بێت کە هەموو مانگێک ئەم پارەیە دێتە سەر حسابەکانی. باش بەراوردی داهاتی مانگانەی تاک لە هەرێم ساڵی 2012 بەراورد بە ساڵی 2024 بەڕێزان شینەکە ساڵی 2012 لە هەولێر 323,000 دینار بووە داهاتی تاک، بەڵام لە 2024 دابەزیوە بۆ 266,000 دینار. لە سلێمانی داهاتی تاک لە ساڵی 2012دا 353,000، بەڵام لە ساڵی 2024 دابەزیوە بۆ 259,000. لە دهۆک لە ساڵی 2012 داهاتی تاک 232,000 دینار بووە، بەڵام لە ساڵی 2024 دابەزیوە بۆ چەند؟ بۆ 176,000 دینار. بێگومان ئەمە ئەوە ئەسەلمێنێ کە ژیان و گوزەرانی خەڵک لە 2012 باشتر بووە وەک لە ساڵی 2024. بەراوردی خەرجی مانگانە باش ئەوە داهات بوو، با بزانین خەرجی لە 2012 چەند بووە، لە 2024 چەندەیە. باش بۆ هەر تاکێک لە 2012 لە هەولێر 392,000 بووە، بەڵام لە ساڵی 2024 بووەتە 323,000. دیسانەوە خەرجەکەشی هەردابەزیوە. لە سلێمانی 411,000 دینار بووە خەرجی تاکێک لە ساڵی 2012، بەڵام لە ساڵی 2024 دابەزیوە بۆ 300,000 دینار. ئەمەش نیشانی ئەوەیە کە هەم داهات لەولا کەمی کردووە، هەم خەرجیش کەمی کردووە، کەواتە ژیان و گوزەرانی خەڵک بەرەو خراپی چووە دوای 12 ساڵ. لە دهۆک لە ساڵی 2012 خەرجی تاک 346,000، لە ساڵی 2024 دابەزیوە بۆ 266,000 دینار. باش ژێر هێڵی هەژاریمان هەیە، ئێمە بزانین چۆناییە. طبعا لەم ئامارەی دەستەی ئامار و بانکی نێودەوڵەتی تێگڕای خێزان لە هەرێمی کوردستان ببورن بە 5 کەس دانراوە. باشە خەرجی مانگانەی خێزان بە 685,000 دینار دانراوە، واتە ئەگەر هەر خێزانێک لە خوار ئەم بڕەوە خەرج بکات، خەرجی هەبوو بێت، ئەوە بەپی ئەو بابرە پێوەرە نێودەوڵەتیانە ئەو خێزانە لە ژێر هێڵی هەژاریدان. باش بەراوردی ڕێژەی هەژاری لە هەرێم ساڵی 2018 و ساڵی 2024 ئەوەی ساڵی 2024 بێگومان ئەوەی ئەو ئامارە بوو کە سەرژمێرەکەی عێراق هەمووی گرتەوە، ئەمە پارێزەکانی هەرێمیشی تێدایە. لە ساڵی 2018 باشە ڕێژەی هەژاری لە هەولێر لە سایە 6.7 بووە، لە 24 بەرز بۆتەوە بۆ لە 107، واتە خەڵک
زیاتر هەژار بووە. لە سلێمانی لە ساڵی 2010 ڕێژەی هەژاری لە سایە 4.46 بووە، بەڵام لە 2024 بەرز بووەتەوە بۆ لە 8 واتە نزیکی 2 ئەوەندە زیاتر خەڵک هەژار بووە. لە دهۆک ڕێژەی هەژاری لە ساڵی 2010 لە 8.6 بووە، بەڵام لە ساڵی 2024 بەرز بووەتەوە بۆ لە 14 تقریبەن ئەمیش نزیک بە 2 ئەوەندە. ئەمە هەمووی دەریەخاکە خێزان تاک لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ ژیانی قورسترە بێ و داهاتی کەمترە بێ و خەرجی زیاترە بێت. ئەمەی باسمان کرد تێگڕای داهات و خەرجی مانگانە بوو بۆ هەر تاکێک لە هەرێم کە لە ساڵی 2023-24 لەلایەن دەستەی ئاماری هەرێم و بانکی دەولیەوە ئەنجامدرا بوو.